بە مەبەستی زیاتر تێشەخستنە سەر بەرهەم و خزمەتەکانی مەلا محەممەدی خەتێ کە ناسراوە بە شەیخول ئیسلامی میرنشینی سۆران، زانکۆی سۆران پانێڵێکی زانستی بەڕێوەبەرد. لەو پانێڵەدا ئەوە دووپات کرایەوە کە مەلای خەتێ عەلامە و زانایەکی گەورە و کەموێنەی کورد بووە، زۆربەی زانستەکانی سەردەمی خۆی خوێندووە و هەرخۆشی مامۆستای زۆر لە زانایانی ئاینی ئەو سەردەمە بووە. هەر لە ڕوانگەی ئاینداریەوە خزمەتێکی گەورەی دەبەرەکە و میرنشینی سۆرانی کردووە. مامۆستا مەلا محەممەدی خەتێ یەک لەو کەسایەتیانەیە کە تاوەکو ئێستا جەدەلوسی زالووە گفتوگویەکی گەرمی لە ناوەندەکانی لێکۆڵینەوەی زانستی و لە ناوەندە ئاینیەکانی کوردستان و حتا لە ناو کۆمەڵی کوردەواریش لەسەر مامۆستا مەلا محەممەدی خەتێ بەردەوامە. تاوەکو ئێستا نزیکەی 40-50 باسی ورد و درشتی بە پێی بەڵگەنامەکانی بەریتانی عوسمانی و قاجاری لەسەر مامۆستا مەلا محەممەدی خەتێەوە نووسراوە. ئەمە بەڕاستی کۆمەڵک شخصیاتی زۆرمان هەیە ئیبرازیان ناکەین. خەڵک شخصیاتی وهمی لە بۆ خۆی دروست دەکات. مامۆستا زۆر متەضەلیع بووە لە علومی عەقلی، حتا حاشیە لەسەر تەفسیری بەیضاوی، حاشیە لەسەر توحفە، حاشیە لەسەر تەشریح الئەفلاک کە علمی فەلەک بووە. ئەوجا پێویستە ئەمە گرنگی بە عولەمای خۆمان بدەین. هەر لەو پانێڵەدا چەند تۆمەتێک لەسەر مەلای خەتێ ڕەتکرانەوە و بە بەڵگەی زانستی و مێژوویی ئەوە سەلمێنرا کە ئەو تۆمەتانە هیچ بنەمایەکیان نییە و مەلای خەتێ لەوە زاناتر و بەرپرسیارتر بووە کە ناپاچی لە میلەت و خاچی خۆی بکات. خۆی پرسی ئەو مەسەلەی فتوای خەتێش مەلای خەتێش بەڕاستی ئەوەندە مێژوێکی کۆنی نییە، ینی یەکەم کەس کە وروژاندوویتی حوسێن حوزنی موکەریانی بووە. سەرچاوەکان باز دەکەن دەڵێن ئەویش لەوانەیە کۆمەڵێک هۆکاری شخصی ئەو بابەتانە نەی هەبوو ئەو بابەتە بۆ مەلای خەتێ هەڵبەستراوە، بەڵام بە دڵنیاییەوە ئێمە وەکو کورد بە دڵنیاییەوە گرنگ مێژوو خۆ ئەو ئیحتیمام ئەو باخەوی کە بەراورد بە ملەتەکانی دەوروبەر لەوانەیە ئێمە هەڵە و کەم و کوڕی و با بڵێن تەقسیراتەمان هەبوو بێ وەکو پێویست احتیماممان بە نووسینی مێژووی خۆمان نەداوە. مەلا محەممەدی خەتێ لە بنەماڵەیەکی دەوڵەمەند بووینە، خاوەن زەوی بەراو بووینە، بۆیە حوسێن حوزنی موکەریانی کاتێک کە دێتە ڕواندز دەچێتە سەر زەویەکی بەراوی ماڵێ مامۆستا مەلا محەممەدی خەتێ. لە بەرامبەر ئەوەی کەوا ئەو ئەوێ دەست بەسەر زەویەکەدا بگرێت، یەکێک لە ئەوە باسی لێواکەم مێژوونووسان باسی لێواکەن دەست بەسەر زەویەکەدا بگرێت، ئەویش لە بەرامبەردا زەویەکەی پێنادەن. بۆیە ئەڵێ لە مێژوودا شتێکی واتان بەسەر دێنم کەوا هەرگیز ئەو ناوە لەسەرتان ڕەش نەبێتەوە. بۆیە ئەبینی لە ماوەی 100 ساڵی ڕابردوو ئەو مێژوو هەرمایە. مەلای خەتێ ناوی مەلا محەممەدی کوڕی مەلا ئەحمەدە. ساڵی 1785 لە گوندی خەتەی خۆشناوەتی لەدایک بووە، بە محەممەد ئەفەندی یان محەممەد خەتێ ئەفەندی ناسراوە. لای زانانی ڕەواندز خوێندوێتی، چووەتە بەغدا و نێوانی لەگەڵ داوود پاشا خۆش بووە. لە ساڵی 1815 محەممەد پاشای ڕەواندز دەیکاتە موفتی گشتی هەموو ناوچەی سۆران و فتواکانی جێی متمانەی دەسەڵاتدارانی میرنشینی سۆران و خەڵکی دەبەرەکە بوون بەگشتی. لە ساڵی 1837 کۆچی دوایی کردووە. ئازاد و مەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.